ئێمە ئەو کۆمەڵە گەنجی گەرمیان هەساین بم کەمپینە لەژێر ناوی نەمامێک بچینە و کتێبێک بە دیاری وەربگرە. سوپاسی هەموو لایەنانەکەین، سوپاسی هەموو کەسانێکی کە یارمەتیان داین کە هاوکارمان بوون. وەکو چایخانەی میلەت و کۆمەڵەی نماو ڕێکخراوی ئایندە و کۆمەڵێک لایەن و کەسایەتی تر. ئامانجمانەوەیە بەشێکی باشتری کە شارەکەمان سەوز بکەین کە لە ئێستای ڕێژەی سەوزایی لەم شارەیە 1 بۆ 2 تێناپەڕێنێ کە خۆیە بێ بەپێی ستاندارد لە 125 بێت و زیاتر بە کللتورکردنی خوێندنەوە لە لای تاکی کورد. من سەرەتاوەکو گەنجێکە کە بیستم کەمپینێکی وایە کە بیستم کەمپینێکی وایە هاتم بە خۆشحاڵی و بەشدار بووم بە ناسنی نەمامێک لەو کەمپینێکە نەمامێک بچێنە و کتێبێک بە دیاری وەرگورە بە خۆشحاڵی هاتم. ئەم چالاکیە بۆ ئەم شار و وڵاتی ئەمە زۆر گرنگە لە بەرۆی سەوزایی لێرە ئەبێت 125 بێ خۆی لێرە 100ەکە ئەبێ زیاتر گرنگی بە سەوزایی بدەین بۆی ژینگەی شارەکەمان جوانتر و خۆشتر بێت. من وەکو گەنجێک کە بەشداریم کردووە لەم کەمپینە بەناشتنی نەمامێک و بەناشتنی نەمامێک و وەرگرتنی کتێبێک بۆیە داواکارم لە هاوڵاتیان و گەنجانی شاری کەلار بەشداری من لەم کەمپینەدا بەناشتنی نەمام.